بۆ چواردەیەمین خولی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران 6 کاندید کێبڕکێ لەسەر بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆمار دەکەن. بە پێی ڕاپرسیەکان کێبڕکەی توند لە نێوان 3 کاندیدا دەبێت: محەممەد باقر قالیباف، سەعید جەلیلی و مەسعود پزیشکیان. مەسعود پزیشکیان تاکە کاندیدی ڕیفۆرم خوازەکانە، 5 کاندیدەکەی دیکە لە بەرەی محافزکارەکانن. سەعید جەلیلی سیاسەتمەدارێکی محافزکارە، ساڵی 1965 لە شاری مەشهەد کە بۆ ئێرانیەکان پیرۆزە و دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی وڵات لەدایک بووە. بڕوانامەی دکتۆرای لە زانستە سیاسیەکان لە زانکۆی ئیمام سادق بەدەستهێناوە. بۆ ئەوی بەشداری شەڕی عێراق بکات وازی لە خوێندن هێنا و لە شەڕدا قاچی ڕاستی بە سەختی بریندار بوو. لە نێوان ساڵانی 1970 بۆ 1990 لە کابینەی هاشمی ڕەفسەنجانی بەشی کاروباری ئەوروپا و ئەمریکای لە وەزارەتی دەرەوە وەرگرتووە. پاشان لە ساڵانی 2001 بۆ 2005 سەرۆکایەتی بەشی پشکنینی کردووە، دوای ئەوە لە نووسینگەی عەلی خامنەیی کاری کردووە. لە ئەیلولی 2007 دا کرایە سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران. لە ئەیلولی 2013 ڕابەری باڵا وەک ئەندامی ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندیەکانی ئێران دەستنیشانی کرد. محەممەد باقر قالیباف سیاسەتمەدارێکی دیار و فەرماندەیەکی سەرباز بووە. لە 23 ئابی 1961 لە شاری مەشهەد لە بنەماڵەیەکی محافزکار لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە جوگرافیای سیاسی. پەیوەندی بە سوپای پاسدارانەوە کردووە، لە ساڵانی 1970 بۆ 1970 بەشداری شەڕی ئێران و عێراقی کردووە. وەک بەرپرسی پۆلیسی نیشتیمانی و فەرماندەی هێزی ئاسمانی لە سوپای پاسداران کاری کردووە. لە ساڵی 2005 تا 2007 سەرۆکی شارەوانی تاران بووە. ئێستا سەرۆکایەتی ئەنجومەنی شورا پەرلەمانی ئێران دەکات. مەسعود پزیشکیان پزیشکی پسپۆڕی دڵ و سیاسەتمەدارێکی ڕیفۆرم خوازە، لە دایکبووی 29 ئەیلولی 1954. ساڵانێکی زۆر وەک ڕایۆشکاری زانکۆی تەورێز بۆ زانستە پزیشکەکان کاری کردووە. لە نێوان ساڵانی 2001 بۆ 2005 لە حکومەتەکەی محەممەد خاتەمی وەزیری تەندروستی بووە. پێشتر وەکو ئەندامی پەرلەمان و نوێنەری تەورێز و وەکو جێگری سەرۆکی پەرلەمانیش کاری کردووە. بە بیرۆکەی ڕیفۆرمخوازی ناسراوە و داوای شەفافێتی پرۆسەی سیاسی و نەسەپاندنی پابەندیە ئاینیەکان دەکات. عەلی ڕەزا زاکانی سیاسەتمەدارێکی محافزکارە، لە ساڵی 1965 لە تاران لەدایک بووە. لە ساڵی 2005 تاوەکو 2016 و لە 2020 تاکو 2021 ئەندامی پەرلەمان بووە. لە ساڵانی 2013 و 2017دا خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار کاندید کرد، بەڵام ئەنجومەنی پاراستنی دەستور لە هەردوو خولەکەدا دووریان خستەوە. لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2021دا کاندید بوو، بەڵام لە بەرژەوەندی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی کۆچ کرد و کشایەوە. لە ساڵی 2021ەوە پۆستی سەرۆکی شارەوانی تارانی بەدەستەوەیە. لە 2023ەوە پۆستی یاریدەدەری سەرۆکۆماری بۆ کاروباری بەڕێوەبردننی زیانە کۆمەڵاتیەکانی تاران بەدەستێناوە. مستەفا پور محەممەدی لە 9 ئاداری 1960 لە قوم لەدایک بووە. زانستەکانی فقه و ئوسوڵی فقهی خوێندووە. لە 1970 تاکو 1986 وەکو داواکاری گشتی لە دادگای شۆڕش لە بەندەر عەباس و کرماشان و مەشهەد کاری کردووە. چەندین پۆستی باڵای لە وەزارەتەکانی ئیطلاعات و کاروباری دەرەوە و ڕاگەیاندن وەرگرتووە. ساڵی 2003 پۆستی لێپرسراوی بەشی سیاسی و کۆمەڵاتی لە نووسینگەی عەلی خامنەیی وەرگرتووە. ساڵی 2005 تا 2008 وەزیری ناوخۆ و لە 2013 تا 2007 وەزیری داد بووە. لە 2013 کاندیدی سەرۆکایەتی بووە، بەڵام دواتر لە بەرژەوەندی مەنوچەهر متەقی کشایەوە. ئەمیر حوسێن قازیزادە هاشمی پزیشک و سیاسەتمەدارێکی محافزکارە، لە نیسانی ساڵی 1970 لەدایک بووە. لە خولەکانی هەشتەم و نۆیەم و دەیەم و یازدەیەمدا وەک ئەندامی پەرلەمان و نوێنەری شاری مەشهەد کاری کردووە. پێشتر لە ساڵی 2021 خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کاندید کردبوو، بەڵام شکستی هێنا.